نزیکەی 9 مانگە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێک هاتووە، بەڵام تا ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان بێوەزیرە، ڕاستەخۆ لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بەڕێوە دەبردرێت. نەبوونی وەزیری سامانە سروشتەکان گرفتی بۆ شەفافیەتی کەرتی نەوت و بەدوا داچوونەکانی پەرلەمانتاران دروست کردووە، بۆیە داوای دانانی وەزیر بۆ ئەو وەزارەتە دەکەن. ڕووپاک ئەحمەد ئەندامی لێژنەی یاسایی پەرلەمانی کوردستان دەڵێت دانەنانی وەزیر بۆ وەزارەتی سامانە سروشتەکان کارێکی نایاساییە، دەبێ پەرلەمان چیتر لەسەر پرسە بێدەنگ نەبێت. ئەو لایەنانی کە ئێستا بەرپرسن لەوەی کابینەکە بەناتەواوی متمانەی پێدراوە، ئەو لایەنانە کە بەشدارن لە حکوومەت دواتە ئەو فراکسیۆنانن، ئەو کاتی نەدەبوو متمانەیاندا بە کابینەیە کە بەناتەواوی هاتوۆتە بەردەم پەرلەمان. بۆیە ئێستا دەبێت ئەوان تەحملی ئەو مەسئولیەتە بکەن کە کابینەیەک تا ئێستا 9 مانگە بەسەر تەمەنیدا تێپەڕیوە تا ئێستا نەیتوانیوە فەراغی وەزارەت و وەزیرێک پڕکاتەوە. پەرلەمانی کوردستان دەبوو لەسەر ئەم پرسە ئێستا بەهات پایەدەنگ و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ڕاستپارت بۆ ئەوەی ئەو فەراغە وەزاریە وەزیرێک کاندید بکات بۆ ئەوەی متمانی لە پەرلەمان پێ بدرێ. بۆیە پەرلەمان بەرپرسە لەو دۆخە بە گوێرەی ئەو بەرپرسیارەتی کە دەکەوێتە سەرشانی پەرلەمانیش بەرپرسە. وەزارەتی سامانە سروشتەکان بە یەکێک لە وەزارەتە گرنگەکان دادەندرێت، چونکە سەرچاوەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئابووری ناسێکیش ڕای دەگەنێت. نەبوونی وەزیری سامانە سروشتەکان کاریگەری هەبووە لەسەر خراپبوونی دۆخی ئابووری هەرێم. بەڕێوەبردننی هەردام و دەستگایە کەسی یەکەمی تێدان بێگومان تووشی ئیفلیزی دەبێتن، سەرۆک وەزیران نەبێ بۆ من ئەگەر لە جەنگەکان سیرکەن سەر لەشکر تووشی کێشەیەک بێ یان تووشی سەر لەشکر خوانەکە ینی تووشی گرفتێک بێتن، ئەو لەشکرە دەشکێتن. بۆیە لە ئێستادا لە ڕابردوشدا پێویست بدە، وایە لە سەرەتاوە ئەو پۆستا کەسێک ئیدارە بکرد بە چکە ئیدارەکردنی دۆسیەی نەوت کە دۆسیەکی ئەم سیاسی ئەم ئابووریە بێگومان لە حاڵ ئێستا هەرێمی کوردستان و جیهان و عێراقیش بە قۆناغی تێدە قۆناغش سەختی ئابووریدا، ئەگەر کەسی یەکەم لەو شوێنەدا بە بێگومان ئەزمموی زیاتر دەبوو خاڵ دەبووە، دەیتوانی چارەسەری ئەو گرفتانە بکەکە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەنا ڕەنگە بە کەسانی دیکەی نەشارەزار لەوە چارەسەر نەکرێت. وەزارەتی سامانە سروشتەکان لەو کاتەی دروست بووە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەڕێوە دەبردرێت. لە دوو کابینەی پێشوش ئاشتی هەورامی وەزیری ئەو وەزارەتە بووە، لەم کابینێشدا ئەو وەزارەتە بەبەر پارتی کەوتووە، بەڵام تا ئێستا بێوەزیر ماوەتەوە. چاودێرانیش دانەنانی وەزیری سامانە سروشتەکان بۆ ململانەی ناوخۆیی پارتی دەگەڕێنەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.